جێدێرین زەمان و هەموو شارستانیەتێن کول سەرڤێ عەردێ دەرباس بوونە کارێ دەستی بەشەکی ڤەنەقەتیای بوو ji تۆمارکردنا dîrokê û herwiha kultura netawan. Di nava civakemê Kurdî de jî ji çendîn salan heta roja îro jî berdewam e. Netawa me jî xwedî nexşeyên taybet bixwene. Çi ne ev nexşe, roja îro çawateyne parastin û herwiha peyama wan çi ye dema ku ev xanim îro kar li serê dikin. Mînak ku di vî buwarî de û dixwaze ku nûjen bike, em behsa Şanaz Cemal dikin ku bixwe xelkê Silêmaniyê û giringiyek taybet bi vî buwarî de ye. Em ê îro li deriyê malawê bixin, çîrokayê bibihîzin. Hûn jî digelme bin di vê xelekan û ya xanûman de. Silav û rêzên min û stafê programa xanûman qebûl bikin. Nava mala şanazxanê em vê programê didine dest pê kirin. Digelekî bi xêr hatî, kêf xweş mîro tu digelmenî. خۆتان بەخێر هاتن گەورەتان کرد. ممنون زۆر سپاس سەلامەت بێ. حەز دەکەین تۆزێک دەربارەی تۆ خانەوادەکەت، داپیرت، داگت ئەوانە چ کاریگەریان لەسەر کاراکتەر و شەخسیەتی تۆیان دروست کردووە؟ بێگومان هەموو کارێکی هونەری ئەبێ ڕەنگانەوەی هەبێ لە خێزانەکە. میژۆ خۆم لە خێزانێکی کورد لەدایک بووم، لە خێزانێکی ئەم شارە لەدایکم ئەم وڵاتە. هەر لە کۆنۆ لە سەرەتاوە گرنگیان نا بە کارە کوردیەکان، بە کارە کوردەوارەکان، بە جلوبەرگە کۆنەکان. هەر ڕۆژوای کردو ڕەنگانەوەی لەسەر ئێستای من هەبێ کە حەز و خولیایەکەم هەبێ بۆ بابەتە کۆنانە. ئەو بتایبەتی چه؟ جاجمی کوردیم هەڵبژاردووە، زۆرم حەز لەیەتی. جاجمی کوردی شەردای من وەکو ناسنامێکی کوردە ناسرێنێ لە هەموو کار و چالاکی و بابەتێکی هونەریە. من شێوازێکی کەم لەگەڵ بەکارهێنا. بۆ نمونە ئێمە بابەتێکی وامانیە بە دیاری بیبینە دەرێ یا کولتورەکەمان بە شێوازێ بەرینە دەرێ، چکە ئەو جاژم خۆتانەزان بابەتێکی گەورە و کۆنا. من ئەیان دۆزمۆ لە شوێن و پەناوپاسارەکان هەنێ پارچەی لێ دروستەکەم وەگەم بابەتانە و بابەتی ئەکسسوار و ماڵ و کۆمەڵی شتیکەی لێ دروستەکەم. شانازخانیان هەر کە داخلی ناو ماڵەکە دەبین هەموو شتێک ئەنتیکەیە قەدیمە لەکەنەوە دەست پێ کردووە کۆکردنی ئەم بابەتان؟ وەڵای هەروە بووم من هەر حەزم لە شتی کۆن بوو. بەڵێ زۆرم حەز لەو بابەتە کۆنانێک کە لە سەردەمی زووە هەبووە، چکە دای من هەستەکەم ڕۆحیتیە، هەستەکەم کە لەگەڵ یانە دانیشم زیاتر ئینرجیان لێوەرەگرم، یعنی چکە خۆم ئەو ڕۆحە کولتوریەم هەیە و دای من تۆ هونەرمەندێکیش بی لە هەر جوارێکە کار بکەی ئەبێ دەوروبەرە ڕەنگانەوەی کارەکەت بێ، چکە تۆ ئێستا ئەم ماڵە پێناسەیەکە بۆ کەسێتی من پێشوی من قسە بکەم ئەزانی حەزم چییە، خولیام چیە، لە چه بابەتێکا کارەکە. جاریوە هەبووە بە تەلیفۆنیان بۆ کردو و گوتیانە بابەتێکی ئەهامان بۆ هەڵگرتووی؟ بەڵێ زۆر ئەرە وەڵا خۆ ئەزان خۆم حەزم لەیەتی تجارە بۆ بە پارە کڕیومەتەوە، جاریوە بە کەسانی عزیزی وەکو جەنابتان زانیوەتی منەی پارێزم بەو شێوازە. ئێستا من ئەو بابەتانی کە دام ناو لە جاتی مەسەلەن تۆحفەیەکی بیانی من بووکێکە دەستێجلی کوردی کۆنم لەبەر کردووە، هەتا بۆی مناڵەکانم یا ئەو کەسانی کە هێنە لام بیبینن کە ئەمە کولتور و جلوبەرگی خۆمان بووە بە شانازیەوە تەواو. باش ئەم گۆشەیانە تایبەت بۆ خۆتدانە ئەمە باسی منداڵەکانت کرد، ئەوان حەزیان لە چییە؟ ئەوان دوورن لە عالەمی منەوە بەداخەوە مناڵی ئێستا خۆتانەزانم سەردەمە حەزیان لەو بابەتانە نییە، بەڵام هاوسەرێکم تا حەدێک لەگەڵما هاوڕایە و زۆری حەز لەو بابەتانەیە و زۆر هاوکار و پاڵپشتیشمە لە کارەکانمان. زۆر باشە هەروە سەرکەوتوێجا باسی کاریگەری خێزانمان کرد، هەر خۆت لەناو خێزانەکەەوە هەدەرچیان خوشک و براکانت ئەوانش گرنگی بۆ بابەتانە دەدەن. هەر خۆم باشە پێشخستنی ئەم کارە دەستیە بەجددی زەوق و سەلیقەی دەوێت کە سیر دەکەم ئەو شتانە هەمووی کۆدەکەی و هەرێکی لە ناوچەیەک لە شوێنێک و لە خشە کوردیەکانی پێوە دیارە ئەم کارانەت هەتا کوێ ڕۆشتون؟ ئەتوانم بڵێم ئەم کارانم وەک تاکە هونەرمەندی کورد ڕێگایکی زۆر باشی بڕیوە. ئەتوانم بڵێم وەکو تاکە خانم بووم کە لە ساڵی 2007 کارەکانم برای کۆشکی سپی ئەمریکا و بە خۆشحاڵیەوە 2009 کۆمەڵە لە کارەکانم برای کۆنگرێسی ئەمریکا کە یەکێ لەوانە تابلوی کۆشکی سپی بوو لەسەر جاژمی بڵین کوردەواری چنی بوومەوە. بۆ من زۆر خۆشحاڵی بوو بەدەر لەوە ساڵی 2015 پێشانگایەکم کردەوە لە ناو کۆشکی سپی ئەمریکا هەر لە وایت هاوس من مایشکردنی کارەکانم بوو کۆمەڵی لە بیانەکان و لە ئەمریکەکان کارەکانیان کڕی
و کۆتاکاریشم ناڵم کۆتاکارمە توانم بڵێم دوایین کارم دوای ئەوەژە بەردەوام تاوان ئەو بوو کە پاپایەک بۆ پاپای فاتیکان بوو کارەکەی ئەو بوو هەر بە جاژمی کوردی بەرگێکم بۆ چنی و بردمە ڕۆما بە دەستی خۆم دەبەرم کرد. چۆن بۆ هەستا چی پێیگوتی؟ بیرۆکەکە لەوە هات ئێمە ژنانی کورد زۆر بەتوانین زۆر بە سەلیقەین زۆر یعنی هەموو شتێکمان هیچمان کەمتر نیە لە ژنانان یعنی لە ژنی جیهان بۆ منیش کارێکی نێودەوڵەتی نەکەم یعنی هیچ مەحاڵ نییە تۆ هەر کارێک هەوڵی بۆ بیت و بە دڵ و بە گیان لەگەڵ یا بڕۆی دڵنیا بە کۆتایەکی ئەبینیت. بیرۆکەکە هاتم مێشکمەوە کە من کارێکی جیاوازتر بکەم لە کارەکانی کە کراوە تا ئێستا ئەویش کاری پێکەوە ژیان بوو. ئێمەی مسلمان لە وڵاتە ئەگەر سیرکەی مەسیحمان هەیە یەهودیمان هەیە ئێزدیمان هەیە کاکەیمان هەیە بەهائیمان هەیە سابی ئەمان هەیە ئەمانە هەمووی دینن کە لە وڵاتە ئەژین. بیرم لەوە کردەوە زەردەشتیمان هەیە من ئەم دینانە کۆکەمەوە لەسەر بەرگێک بیدرون بەرگێکی ئاشتی و پێکەوە ژیان پێشکەشی سەرۆکی مەسیحەکانی جیهانی بکەم کە هەمومانەزانین قەداسەتی پاپا کەسایەتیەکە و بە باوکی ئاشتی جیهان ناسراوە هەتا ببینە میلەتی کورد کە میلەتی پێکەوە ژیان و ئاشتی و خۆشەویستیە ئێمە بەبێ جیاوازی هیچ جیاوازیە ناکەین و هەموو دینەکان وەکو یەک لەسەر یەک باڵ هەڵەگرین و ئەگەێنین بە هەموو جیان. ینی با بڵێن ئەو کارانەت بە پلان کردو بۆ ئەوی بگاتە هەموو وڵاتێک و شوێنێک بە تایبەتی ناساندنی کولتوری کوردی سەردەستی خانمێکی وەکو تۆ شانازیە بۆ ئێمە وەکناوەکەی خۆی گیانەکەمی ئەم کارەی ئەبای ئاشتی و پێکەوە ژیان ساڵێک و حومان خەریکی چنینی عباکە بووم هەروە ئاسان نەبوو کۆمەڵێک زۆر کۆس بوو تەگەرە هاتە ڕێگەم بەڵام بە متمانە بەخۆبوون و بەڕاستی دەرکەوت کە من لە خۆمەوە سەرێکم کە ژنی کورد بەتوانایە و دەزڕنگینەوە یعنی بیاوێ کارێ بکە ئیکە و سپاس بۆ خوا سپاس بۆ ئەو کەسانی کە هاوکارم بوون کە یارمەتیانام بە تایبەتی زۆر زۆر سپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمەکەم کە بەڕاستی یارمەتی منیە بەڕاستی و برایەک لە پشتی من بوو بۆ کارەکانم قەدەوەم بیر ناچێتەوە کە ئەتوانم بڵێم وەکو پۆڵایە بوو لە پشتمنەوە و بە یارمەتی وەزارەتی ئەو قاف و کاروباری ئاینی لە ڕێی ئەوانەوە توانم بڵم تاکە هونەرمەند بووم کە شاندی باڵای حکوومەتی هەرێم و بە پرۆتۆکۆل چوومە هەوێ کە پێشوازێکی باشم لێکرا و زۆر کەسایەتیم بینی پێش پاپا ڕیسی وزەرای فاتیکان هات بەرەو پیرم پیترۆ پارۆلین کە پێشوازێکی گەرمی کردم هەر لەگەڵ پێشوازەکەش ئاڵای کوردستانم چینی بوو بەجاژم پێشکەشم کردن سپاس دەکەم کۆمەڵی کەسایەتی گەورم بینی هەر لەوێ کە هەر دیاریم پێشکەش کرد و هەمان دیاری پێشکەشی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم کرا لە ڕۆما ئەتوانم بڵێم بەدەر لە ئەباکە دیاری کەم پێ بوو کە ئەچوومە هەر جێگەیەک جێدەسی خۆمدا ئانا بەدەرلەوە ئەو بۆ من مای زۆر خۆشحاڵی بوو و توانیم لە پای ئەوە کە تاکە کەسم بەدەستی خۆم بتوانم چەند دقەیەک با بە من بیگۆڕم ئەو سەرۆکە و لە پای ئەوە بوومە خاوەنی ئاشتی نامی جیهانی کە وەرم گر لەسەر ئەو کارە ئەجا بەری کووەم بچین ناو مژارە گەلۆتە چلبەرە تێ چ بکێت پاش ڕۆژێدا چ پلانێتە هەنەست خوازم باڵێ بکشێنم سەر لیلی لیلی ئەوە کچەکەمەکە ینی لیلی قاسی دچوو دەهات گۆری کۆر دەست پێ کرد لیلی بەجە ڕازە سەر خۆدانی و ڕازە لیلی ئەتوانێت بەشێکە لە خۆشەکانی من لە ماڵا وەکو مناڵەکانی خۆم ئاگام لێتی چەند ساڵە لای تۆە؟ لیلی وا بۆ 2 ساڵ زیاتر ئەڕواکە لای من مناڵ بوو چل شەو بوو هێنامە لای خۆم بەڵێ ئەتوانم بڵێم ڕۆحی هوەری هەر ئەوە نێت تەنها تۆ لە هوەرێکی خۆ تاکۆیکەیتەوە ڕۆحی جوانیت بۆ مرۆڤەکان بۆ ئاژەڵەکان بۆ دەوروبەرت ئەبێ دای من تۆ جوانی ببەخشیتەوە بە تایبەتی ژن چکە ژن بوونەوەرێکی میهرەبانە ئەتوانیت یعنی هەموو کات میهرەبانی خۆت ببەخشیت لیلی ناوە ڕۆژاوەکێتی نای پاسپۆرتەکەیتی خۆ نازە گوڵێ و گوڵ خونچە و گوڵ باجی و ناو کوردیەکانی وان ئەو زیاتر حەزی لە چ ناوێکە ئیتر هەرچێکی بانکەین گوێنایەت ئەمیم لە ناو خۆمانە زۆر جوڵەی زۆرە لە ناوماڵێت چێوە دەڕێت زۆر جوڵەیە زۆر یعنی توانم بڵێم ئارامیەکە لە ماڵەکە ئیتر کە کارەکەم ئیشەکان مەکەم سەر قاچم پاڵەکەوێ و بەجێم ناهێڵێ و لەگەڵ مایە زۆر خۆشە بۆ من یعنی هەنێک کات کە بێتاقەتی و چۆن لێ قاهرێکی دڵ دەبێت کە ئەو یەتە لامەوە ئەڕوات یعنی زۆر زۆر سوودم لێ بینیوە و بەدەر لەوە توانیوە مناڵەکان فێری خۆشەویستی ئاژەڵ بکەم کە ئەزییتیان نێن کە ئەوانیش بوونەوەرێکن خی گەورە ئێمە دروستیان کردن بەجێشان ئەسخان ئەزانم پرانیان کارێتە تەواهی لە سەروان بابەتانە جهێن تایبەتانێتە چێ سەردان کە حتا کوتب دەست دەخێ بێگومامێ باڵێ بکشنێت سەرویجی و ئەمێ چەند سەردانە قەیسەریە بخۆ بکەن دەرە فەرموو ئەگەر تامادەی بە خۆشحاڵیەوە دەستان خۆش کەرم کە
گەڕە خۆ بەردەوام دکن گەل شانەسخان و جارێمە بەرەی خۆدای قەیسەریە نەقیب کوژر دبێژن دناوا باژارە سلێمانیەدا یەکژێکەڤنترین قەیسەریەن وی باژاریە لەبەرێ گەلێک تایبەتە ژوەکو هەموو پێداویستێن تشتێن کارە دەستی تێدە پەیدا دەبێ. والله قەیسەری نەقیبێکێکە لە قەیسەری کۆنەکانی شاری سلێمانی و بە دەرلەوە هەموو پێداویستێتای بابەتی چنین بابەتی خوری بابەتی مور و هەموو پێداویستەکان زیاتر لەوێ دەسەکەون ئەوانی کەیانێ لەو بارە ئیژەکە نەتوان لەوێ پێداویستیانی خۆیان دەستکەوێت و بە هەمان شێوە ئێرەش هەیە ئەم دوکانەش هەیە من توانم بڵێم زۆربەی کارەکانم وردەکارەکانم لێرە ئەبم و هەم لە ڕووی کوالێتی و تۆ بە ئیشکردن بزانی کوالێتی کارەکەشە چۆنە بەڕاستی کوالێتی کارەکانی ئێرە زۆر باشە من ئەتوانم سوودم لێ بینی و وەکو خۆم و زۆر کاری باشیشان هەیە زۆر شتیشم دەزەکەوێت کە زۆر دەگمەنە. باشە شتێ ئەزانم خوێندناتە بەشێکی گەلێک دوورە کارە دەستی لێ هەر گرێدای بناساندنە کللتور و جێهێن ناسکرین کوردستانەیە کارڤدانن خوێندنێ لەسەر وی کارێتی دەستی چنە؟ خوێنن بابەتێکە هیوایەت بابەتێکی کەیە ئەوە بەس هەر چەنات و کێتوانی ڕەت بکەیتەوە بە یەکەوە یعنی ناحەی خوێندنەکەش دەتوانی سوود لێ بینی بەڵام بەڕێی من کاری هوەری و حەز و خولیا بۆ کولتور هەڵقوڵای ناخرا ڕەتی بە هیچ شتێکەوە نیە ئەتوانم بڵێم خوێندنەکەی من و کارەکەی من دوو کاری زۆر جیاوازن. ئەلێ توریزمێ دەچوویمانە گەشت و گوزارە بەڵام هیچ ڕەتی بە کاری دەستیەوە نییە لە زۆر باری کەش ئەتوانم بڵێم بڕوانامە بەدەستێناوە تەنیا هەر ئەوە نییە لە بواری کولتور و کەلەپور لە بواری پێکەوە ژیان لە بواری خێزان و پەروەردەکردن چەندەها بڕوانامێکم هەیە لە بابەتانە کە خوێنومە بەڵام گرنگترینیان نەگەڕێمەوە بۆ کولتورەکە هەستەکەم هەمووی ڕەتە بێتەوە بۆ گرنگیە کارێ دەستی چ دەیە شاناسخانیانی دەمام دبینن ئەف خانم تێن هەرێکی پارچەیەکی گۆردە لە خۆ هەڵدەبژێرێ داکو نەخشەیەکە بکە کارێکی بکە. گرنگێکی زۆر زۆرە یەکەم شت لە ناحەی دەرونیەکەی ئێمە باسکەین لە ناحەی دەرونی ئێستا زان خەڵک بە تایبەتی لە ئێستا من بازەکەم ژنان ماندوون دەرونیە نەک جەسەدیان چکە دەوام نییە کاری دایرەکان نییە ئێستا ئەتوانن ئیستیغلالی ئەو کاتانە بکەن بۆ خۆیان ئەو بابەتانی لە دەوروبەریانە هەم لە ڕێخستنی ماڵەکانیانەوە هەم لە پێداویستی بەرەبەرە و بەهار و نەورۆزە ڕۆین وەکو شارەزای کولتوری کوردی بریتێ لە کۆمەڵێشت چەفتەیە و دەسماڵە و کڵاوی کوردەواری و ئەتوانن سوود لەو بابەتانە ببینن هەموو داهاتێکی ژیانی خۆشیان کە بتوانن معیشەتی ژیانی خۆشیانی لەسەر بێ و ناحیە دەرونەکەشی خۆیانی پێ و مەشغوڵەکەن زۆر دوورەکەونەوە کە بڵێ لە تەکنەلۆجیا و لە کۆمەڵێ هەواڵ و کە کاری ئێمە نین ئەوانە بەڕاستی کاری خانمان ئەم ڕەموو تایبەتەیە کە تۆی بینی. دروستە تدبینە دەوێت دەما دەرباسەوەیدا خانم زێدەتر نێزیکی کارە دەستی بن یان ژێ دوور دکەون؟ نا من هیچ جیاوازیە نابینم لە بینی خانمان و پیاوان بەڵام بەس جێ جاران خانم گەلێکی گرنگی بێگومان جاران ئێستا من ئەو بابەتی جاژمی کە من کاری لەسەرەکە مەگەر بگەڕێتەوە بۆ مێژۆکەی هە لە سەرەتا دروستبوونی مادەکانەوە دەست پێکراوە مەسەڵەن کە هێناویانە ئەم حیوانە بڵێن ئاژەڵەکانیان کە ئاژەڵیان هەبووە بە دەرلەوەی بەروبوومەکەیان وەرگرتووە خوڕیەکەیان لێ کردوێتەوە ڕەنگیان کردو ڕستنیوانە چینیویانە زایدن ئەو دیزاین و دیکۆر و نەخشەیەکە بینیتان هەمبوو لە ماڵەوەدایان ناوە ئەمە من کاری دەستی خانمان بۆ زیاتر پیاویش کاری کردووە بە زیاتر خانمان کردێتی و تەنانەت جلوبەرگی خۆیان بە دەستی خۆیان دووریانە مەکینە نەبووە پولەکەیان پێ و کردو زەنگیانیان پێگرتوانم بڵێن مەعیشەتی ژیانیشیان بەدەر لە کاری ماڵکە کردویانە ژیانی ڕۆژانەشیان داهاتێکیشان هەبووە بۆ خۆیان هەر مێژووی خانمان و جێدەستی خانمانی کورد بە تایبەتی ئەتوانم بڵێم مێژوویەکی زێڕین و بە نرخیان هەبوو هە لە سەردەمی زۆ شانازیان پێوەکەم کە خۆشمێکێکم لەو خانمانە ڕاهنانە بهین کەسان دەکێدا و ئەف کار بەرداوامی پێبێدایم تا ئێستا ئەوم نەکردو توانم بڵێم کارەکانم زیاتر نێودەوڵەتی بۆ دەرەوە بن بەڵام لە داهاتووە ئامانجم ئەوە هەیە ئەگەر دەستگایەک هەبێ یا سەپۆرتێ بکرین بتوانین کۆمەڵی خانم بخەینە سەر کاری دەستی خۆیان و کارێکی کوالێتی بێت کارێ بێت کە بتوانێت چۆنڵی جێپەنجەیەکی خۆی دانێت تەنها ئەوە نەبێت چنینە بێە پێکەوە نانی دوو مور و بێ نە لە ئامانجێکیشی هەبێت لە کارەکە فێری بکەین ئامانجێکیە بێ بۆی تۆمۆحی زیاتر بێت لە کارەکانی من خۆم کەسێ بم کاتوانم بڵێم هەنگاوانە بڕیوە بە خۆشحاڵیەوە ئامادەیشم تایەکە چەند کەسانێک کە فێری ئەو هەنگاوانە بکەم
و بە دەر لەوە توانیمە هەر لە ڕێی کارە دەستیەکانمەوە ئێستا بە خۆبەخشی ماوەی 4 ساڵە مامۆستای زیندانەکانم فێری کاری دەستیانەکەم فێری ئەو بابەتە کۆنانیانەکەم کە لە دەوروبەری خۆیان چۆن جارێکە بەکاری بێنەوە لەگەڵ ئەوە شاتوانی مەوکو پردێکی گەیاندن بم لە بینی هونەرمەندەکان بۆ ناو زیندانەکان زۆر کەس دەپرسێ بۆ زیندانە هەڵبژاردووە خانم بۆ منە خانمە لە زیندان بێ لە دەرەوە بێ بەڵام زیاتر بیرم لەو کردوەوە ئێمە ئازادین بەزانەوە ئازادیان نییە و چۆن داهاتوویەکی گەشتبینتر بۆ خۆیان ببینن کێنە دەر اون پێداویستیاجی ژوارە دەبن یان ژوارگەرەکە دەدە کارە دەستیدا زۆر بۆیان ئەبین بۆیان ئەکڕن خۆیان لە زیندان نیانە بەڵامیتر کەسانێک کەسانی زۆر باشەیە حەزەکە یارمەتیان با پێداویستیان بۆدانێ ئێستا لە هەولێر بە خۆشحاڵیەوە کۆمەڵی برادرانم کاگنی هات لە بەشی چاکسازی هەولێرەتوانم دیمەنخان کۆمەڵی کەسایەتی لێیە کە لەوێ زۆر زۆر دڵسۆزن تەنانەت مور و زەنگیانەکانی ژەکڕن بۆ ئەوەی کە دەوریان پێ بکەنەوە بۆ خانمەکان و بەرهەمەکانیان داهاتەکەیان هەر بۆ خانمەکان بێت کارێکی زۆر باشەگەر ئیشی لەسەر بکرێت دە پێداویستیان لە گۆر دلێ خۆت بینێت ناوە بازارەدا یان شتێکی تایبەت هەیەتت بێژە خوازمش دەرەوە بۆ من بێ واللهی زۆربەی شتەکان لێرەش دەستمەکەی و لە دەریشەوە ئەو زیاتر شتەکانی من ئەنتیکن ئەبێ مێژووی هەبێ ئەنتیک بێ کۆن بێت بەتەڵب داوای ئەەکەم یا خۆم کە سەفەرەکەم لەگەڵ خۆم هەنێشە دێسا لە ئەستەمبول کە سەفەرم کردوانیم هەنێشت پیاکەم لێ خۆ دەزانی کۆنە بەڵام زۆربەی بابەتەکانی کەتوان بڵم لێرە دەستمەکەوێت ئۆرجیناڵە بەڵێ نرخەوە باشە بۆتە نرخەکانیشان زۆر باشە و زۆر زۆر هاوکاریشمن یانی تەنان لە نرخەکانیشە کێشەی نرخنیە لێرە هەمویان وەکو برایەک هاوکارتن بۆی تۆ پێداویستەکانی خۆت پیاکەی باشە ئەمێ ڕۆژە خۆت گەرتە بەردەوام بکەن وەستگەهەکە دنجێمێ بشۆپینن بە هەر دوورە کەرم کەرم بزاندن بەجارمێ بەرێ خۆ بت نەکوو. دناوە قەیسەریەدا مامەژەوەیەکێدا کومێ بەرخۆبنە جهەکی گەلک تایبەت دناوە باژارە سلێمانیەدا گەلک ژوان خانیên kevnarên kevnên kesayetiyên naskirî bajarê Slêmaniyê roja îro dibin bi mozaxane çima da ku kultur û her tiştekî girêdayî vî bajarî di tê de bidine nîşandan û xelk rojane bên serdan bikin dîroka xwe bibînin çîrokên xwe bibîzin vê celvê de re jî çendîn kesayetî kom dibin rojane dikarin bên serdana vê mozaxaneyê bikin ku bixwe Sofî Kerîm bixwe xanîwî bû malawî bû roja îro bûye mozaxane lê tu taybet gelekî ji vê derê hez dike ez dixwazim zanbim çima ئەم خانۆ هەر لە سەردەمی زۆیکە بۆ لە خانۆ دێرینەکانی شاری سلێمانی ئێستاژۆکو خۆی ماوەتەوە دەستخۆشی لەم ستافە بە ڕێزاکەم کە ئەم خانویان هێشتێتەوەکو خۆی و وەک مۆزەخانەیەکی کولتوری و وەک چێشخانەیەک و چایخانەیەک ماوەتەوە زۆربەی کاتەکان کە دڵمان تەنگە بێ بێتاقە دەبین ئەم جێگای هەیەە ناوی یادگاری کۆنی سلێمانیمانیەتەوە بەرچاو بە وێنەکانی بۆ بابەتە کولتوریانی کە دانراون هەتوان بڵم جێگایەکی ئارامکەرەوەی ڕۆحە سوودش بابەتەن دناوە vê mozaxanê وەرگرتیە بێگومان زۆر سوودم لێ بینیوە ئەتوانم بڵێم پێشانگایکی جلوبەرگی کوردی کۆنم کردووە سوودم لە بابەتەکانی ئێرە بینیەوە بە سپاسەوە کە هاوکارم بوون توانیمە جلوبەرگەکان بەرم نیشانی خەڵکی بدەم و بەبێ بەرامبەریش بەڵێ هاوکاری زۆر زۆر کەسەکەن یارمەتی زۆر زۆر خەڵکیان هەموو کات دەرگاکەی کراوەیە سوود لە مێژۆکەی ئەبینی کۆمەڵێک بابەتی مێژووی هەیە نووسراوەکانە ئەتوانی سوودی لێ ببینی بیخوێنیتەوە یا کۆمەڵی لەم بابەتانی کە ماوە تەنان بۆ کەسانی کە مناڵەکانیان بێنن کە شارەزاییەکیانە لەسەر کولتور مناڵەکانمان خۆت دەزانی ئەوان ئەو شتانە نازانن بەڵام سپاس بۆخوا ئەم جێگەی و زۆر جێگەی کەش هەیە کاتوانین سوود لەوانە ببینی چانەسخان ئەمێ چای خۆشی بەخۆن و بەحسا سەردانە پاپای فاتیکانێ بکەن ji بۆ هەرێما کوردستانی کو بریارە دەدەمەکە نێزیک دە سەردان تە بنیازی ببینێ وڵی شاءله زۆر زۆر حەزەکەم جارێکە پێشوازی بکەمەوە لێرە وەک چۆن ئەو گەورەینوان لەوێ پێشوازی لە ئێمە کرد میژباکی سەرشانی خۆمیدانم کە جاریکە بیبینمەوە داواکارم هە سەردانەکەی پاپا و هاتنی ببێتە مای خێر و خۆشی و ڕەوانەوەی ئەم ناخۆشیانە لە کۆڵمان بێتەوە جارێکی کە ئاشتی و ئارامی خۆشگوزەرانی بگەڕێتەوە بە وڵاتەکەمان ئیترەگە نسیبیش بێ ڕێ بکەوێ بە خۆشحاڵیەوە ئەیبین بوو لە سەردانەکەشی ئامادە بە ریاوی کارە دەستیت هەموو پێکهاتەیەن کوردستانی ژۆ ئۆل و نەتە و پێکهاتەیەن وەک تابلۆیەکە جوانە سەر نەخشەیە vê cîhanê li vir de kom bûye dema ku di peyamên xwe digihîne çi dibêje cîhanê داواکارم لە هەموو جیهان کە چیتر ئیتر
ڕقوقینە و ناخۆشی نەمێنێ هەموو یەکتریمان خۆش بێت لە سەرەتا و لە کۆتای هەمومان مرۆڤین دوور لە دینەکان دوور لە نەتەوەکان هەمومان خۆشەویستی کۆمانەکاتەوە و میلەتی کوردی شەر بەوە ناسراوە لە سەردەمی زۆر کە وڵاتێکی ئارام بۆ بە ئێستەشەوە وڵاتی پێکەوە ژیانە ئێستش بە خۆشحاڵیەوە هەشدین لەسەر لە ژێر سێبەری ئەم حکوومەتە و ئەم وڵاتە ژیانەکەن یعنی بەبێ ئەوەی هیچ کێشەیەکیان هەبێ بەبێ ئەوەی هیچ بێزارکەرێکیان هەبێ بگرە زۆر زۆریش ڕێزیانەگیرێ یعنی هیچ جیاوازیە نابینم داواکارم هەموو کەسێ لە ڕێی هونەرێکی خۆی لە ڕێی ئەو کارانی کە ئیکا جارێکی تر ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی تیا بەدی بکاتەوە وەکو پەیامێکی پێکەوە ژیان چکە بەڕاستی کوردستان و جیهان ئێستا زۆر زۆر پێویستی بە پێکەوە ژیان و ئارامی هەیە بێگومان بتلیکە نوێن زێرین و هەنوان پەیامان دەگەێنن دەما کۆنوان نەخشیان چێ دکن ئەف زێدەتر نێزیکی دل دەبێ زووتر هەروەهاژی دنیاژی و خەکژی فێم دکن بێ چقاس ژیان خۆشە دەماکو ئەم ئاشتیانە دیگەر هەفتوو دژین لەسەر وێ ئاخی کوردستان وڵاتێمە وێجا شاناز خان تژمر بێژە داوی کار و چالاکێنتە دووبارێ کارێ دەستیدە وێ چ بە چ پەیامەک تێدا هەبە هاتوانم زۆربەی بڵێم سوپرایزە لێرە پێم ئاشکرامەکەن چکە هەنێشت لە کۆتاییە نەتیجەکەی ببینی خۆشترە ئەم پەیامی ئاشتی پێکەوە ژیانی من ئەتوانم بڵێم پەیامی پاپای یەکەم دەرگا بوو کە پێم کردەوە دوای ئەمە کۆمەڵی پەیامی کە لە خۆی ئەگرێ یەکێ لەوانە بە هەر هەنێکیتان پێ بڵم قەینا هەمووی ناڵێ یەکێ لەوانە سەردانی سەرۆکی فەڕەنسایە بە هەمان شێوە کە پەیامی ئاشتی پێکەوە ژیان ئەگەێنین و هەروەها بۆ خاتو مێرکە لە ئەڵمانیایە ئەتوانم بڵێم بەریتانیایە کۆمەڵی شوێنی کە لە خۆیەگرێ کۆمەڵی کەسایەتی کە لە خۆیەگرێ بە هەمان شێوە هەرداواکارم وەکو سەرۆکی حکوومەتیێرێم چۆن پاڵپشتم بوو لە کارەکان ماوە لە گەیانی پەیامی ئاشتی هەروەها پاڵپشتم بێ لە گەیانی پەیامی ئاشتی ژنێکی کورد بە هەموو جیهان کە بەردەوام بم هەر ساڵۆ بتوانین پەیامی ئاشتی و جێدەستی خۆمان بخێنە مۆزەخانەیەکی جیهانەوە کە ئێستا بە خۆشحاڵێتوانم بڵێم ئەباکە لە مۆزەخانەی سان پیترۆل لە ڤاتیکان دانراوەشان بەشانی کارە هونەرمەندە جیهانەکان هەروەها کارەکانی کەشم بە هەمان شێوە دامرێ لە مۆزەخانەکانی کە بۆ ئێستا و بۆ مێژوومان ئەوانیش هەستکەن کە ئێمەش وڵاتین کە باوەڕ بەوە بکەن و بڕای تەواویان هەبێت کە ئێمەش پێویستمان بۆی کە سەربەخۆ بین و وڵاتێکی سەربەخۆمانە بێ چکە خاوەن کولتور و هونەر و خۆشەویستی و پێکەوە ژیانی خۆمانین دەست خۆش شانازخان و هەر بژی بێڤیا بەردەوامی و تەمەندرێژیە ji بۆ تا ژوەکو تە نمونەیەکی دەبوی واریدەم بەحسا کارێ دەستیت کن یەن کولتوری کوردەواری تایبەت بناوچەیانمای کوردستانێ دووبارە گەلێک سپاس زۆر سپاسی ئێوەکەم سپاس بۆ ماندووبوونتان بۆ جەنابت و بۆ ئوستافە بە ڕێزەی ئەمڕۆ لەگەڵ من بوون هەمیشە کوردستان 24 توانم بڵێ ماڵی من بووە ماڵی نیشاندانی کار و هونەرەی نەکەرمن زۆربەی هونەرمەندان ئەتوانین بڵێن نایبنین ماڵە گەورەکەی خۆمان کە لەوێەوە زۆر زۆر هاوکارمانن جەنابتان ئەمڕۆ ئەرکتان کێشاوە لە هەولی ڕاتونەتە سلێمانی داواکارم لە خوای گەورە کە هەمومان جارێکی تر لە خۆشەویستی و پێکەوە ژیان و لە کارێکی گەورەترا کۆبینەوە سپاس بۆ ماندووبوونتان کوردستان وڵاتی پێکەوە ژیانە بەبێ جیاوازی منەکو خۆم لە ڕێی کارەکان و جیاوازیم نەکردووە نە لە شارەکانە نە لە وڵاتەکانە هیوادارم هەموو کەسێکی ژوا بیرکاتەوە و کۆتایەکەمان پێکەوە ژیان بێ مالاتە ژیاڤە زۆر سپاس بجە بڤیەوە تەماشەوان و گۆدارێن مێن هێژام گەهانە داویە خەلەکە خۆیە ئیرۆژی ژە خانومان ما باڵکشان دەسەر کارێ دەستی و گرنگیانە دناواجڤاکێدا بەردەوام بووناوێنەداک و ئەم بەشێکیش دیرۆکە خوا ژبیر نەکەن و وندارەکەن ئەو ژی بدەستێ خانماندەیە حتا خەلەکەکە دەن بمێنن دناواخێر خۆشێدە و خاترێەوە.